ترێ ئێمە گەشتونەتە تەوەری سێمی گفتوگۆی ئەمڕۆمان کە پەیوەندی بە کشتتوکاڵ و بە بەرهەمە کشتتوکاڵەکانەوە هەیە لە وەرزی پاییزدا لە سنووری پارێزگای هەڵەبجە چەندین بەرهەم و بەروبوومی کشتتوکاڵی لەو پارچەی هەرێمی کوردستان لەو پارێزگای هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت هەڵبات بەرهەمهێنان تەنها پەیوەند یاخود پەیوەست نییە بە وەرزێکەوە لە وەرزی پاییز و زستانیشدا هەندێک بەروبووم هەن کە بەرهەمدێن لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەڵەبجە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا فیستیڤاڵی هەنار بەڕێوە چوو بازلەوە دەکرێت کە 200,000 کەسێک سەردانیان کردووە و بەهای چەندین ملیۆن دیناریش فرۆش و گرێبەست هەبووە بۆ بەرهەمی هەنار و ئەو بەروبوومانی تر کە لە هەڵەبجە و لە هەورامان بەرهەم دێنرێت. ئێمە بە ئێستا بچینە هەڵەبجە لێەوە میوانداری بەڕێز تار مەحموود بەڕێبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجەمان کردووە بۆ ئەوەی گفتوگۆی لەگەڵدا بکەین سەبارەت بە بەرهەمیان لەم وەرزی پاییزە و لە زستاندا سڵاوت لێبێ کاکستار هەڵبات گرنگە ئێمە بزانین هەڵەبجە لە هەر چوار وەرزەکەدا بەرهەمی کشتتوکاڵی هەیە یاخود ئێوە بەرهەمەکانتان زیاتر لە چی وەرزێکدایە و بە شێوەیەکی گشتی بۆمان باس بکەیت. سەرەتا سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی خۆشەویست وەک خۆتان ئاماژەتان پێیا تەوان هەڵەبجە ناوچەیەکی زۆر کشتتوکاڵی بەپیتە بەشێکە لە دەشتی فراوانی شارەزور کە زەوی و خاکەکەی لەبارە بۆ هەموو جۆرە کشتتوکاڵێک و لە هەموو وەرزێکە هەڵەبجە کشتتوکاڵی تێدا بەرهەمە هێنرێت بەپێی تایبەتمەندی وەرزەکان. بەڵێ کاکستار سلااوت لەبێت ئەمێ زیاتر باس لە جۆری ئەو بەروبوومانەکێکە لە هەڵەبجە بەرهەم ئێنرێت و بەروبوومەکان کە بەرهەم ئێنرێت چۆنن بەرهەمەکان تا چەند گونجاون تا چەند بەرهەمی باشن. لە سنووری پارێزگای هەڵەبجە لە وەرزی زستان بەرهەمی دانەوێڵە زۆر گرنگی پێدرێ بە تایبەت بەرهەمی گەنم کە ڕوبەرێکی بەرفراوانی دەشتە کشتتوکاڵەکان ئەکرێ بە بەرهەمی گەنم کە ساڵانە ئینتاژی ئەم پارێزگایە لە ینی لە کاتێکی ئاساییە ئەگاتە نزیکەی 40 بۆ 45,000 تن گەنم و لە وەرزی بەهاریش ئەو کشتتوکاڵانە ئەچێنرێت کە زیاتر بەرهەمی وەکو بڵێن هاوینەن وەکو تەماتە و خەیار و بامێ و ئەوانە بڵێن ئەچێنرێ و لە وەرزی تەوان هەڵەبجەش خۆتان نەزانم ناوچەیە کە ناسراوە بە ئەوەی کە ڕوبەرێکی بەرفراوان باخی تێدایە باخی جۆراوجۆر کە بەشی زۆری ئەو باخانە ژیاواتە پانتایی ئەو باخانە زیاتر بەرهەمی هەنارەکە زیاتر لە 9,000 دۆنم هەنارە ئینتاژی ساڵانەی ئەگاتە نزیکەی 30,000 تن کە ئەچێتە بازارەکانی هەرێمی کوردستان هەروەها ژمارەیەکی زۆر خانووی پلاسیکی و ئەوانشی تێدایە کە لە فەسڵە جیاوازەکانە بەرهەمی کشتتوکاڵی ئەخەنە بازارەوە. باڵێ کاکستار لەم وەرزی پاییزەدا بەرهەمتان چی هەیە تۆتت لەم وەرزە وەرزی داهاتوو زۆر باخ بە دانەوێڵە دەدرێت وەکو چاندن بەڵام چیتان هەیە بەرهەم بێت لەم پاییزەدا؟ خۆی لە وەرزی پاییزدا زیاتر لە سنووری پارێزگای هەڵەبجە بەرهەمی هەنار ینی لێ ئەکرێتەوە و ئەخرێتە بازار کە بەرهەمێکی ینی زۆر گەورەیە لە سنووری پارێزگای هەڵەبجە ژمارەیەکی زۆر جوتیار سەرقاڵی بەرهەمێنانن لەم بوارەدا کە نزیکەی 3400 جوتیار خاوەنی باخی هەنارن و ئینتاجی ساڵانیان وەکو ئاماژەم پێدا ئاگاتە 30,000 تن. بەڵێ کاکستار بۆ پێیکە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەرهەمێکی زۆری هەنار هەیە و ئێمە ئەزانین لە هەنار چەندین بەرهەم و خۆراکی تر دروست ئەکرێ چۆن توانراوە سوود لەم بەرهەمە زۆرەی هەنار وەربگیرێ بۆ دروستکردنی خۆراکی تر. خۆی تا ئێستا لە کوردستان و لە هەڵەبجەشتا زیاتر هەنار بۆ 3 بوار سوودی لێبینراوە بە فرێشی ئەخرێتە بازارەوە و ئەو هەنارەشی کە بە کەڵکی بازار نایە یا کوالیتەکەی زۆر باش نییە ئەکرێت بە ڕوبە هەنار و بەشێک لە هەناریش بە شێوەی شەربەت بڵێن ئەخرێتە بازارەوە. کاکستار لە هەڵەبجە کارگەی تایبەت شوێنی تایبەت بەم بەرهەمانە هەیە؟
لە سنووری هەڵەبجە تا ئێستا هیچ کارگەیەکی بڵێن تەنا کارگەی ڕوبەنارێک کە کارگەیەکی بڵێن تقریبان کارگەی تەقلیدین لە سنووری پارێزگای هەڵەبجان بەڵام وەکو کارگەیەکی پێشکەوت و ئەوانە نییە بەڵام ئێستا بڵێن کۆمەلگایەکی خۆراکی لە بنیاد ینی لە سەرەتای ئەوەیە کە دروست بکرێت کە ئەتوانرێ هەم ساردخانەی تێدا بێ بۆ هەنار و هەم معمەلی شەربەت و لە قوتونان و ئەوانەی تێدا بێ هەم بۆ هەنار هەم بۆ میوەکانی تر کە لە ساڵانی داهاتوو ئەو کۆمەلگا خۆراکیە بنیادەنرێت ئێستا هەموو ڕێکارەکانی تەواو کردووە وەزەی پێویستیشی بۆ تەرخان کراوە کە ئەوە هەنگاوێکی زۆر باشە بێ بۆ ئەوەی بتوانێت سوود لە بەرهەمە جیاوازەکانی میوە جۆر بە جۆرەکان وەربگیرێت. خەڵک تا چەند خەڵک تا چەند بەرهەمی ڕۆبەهەناری هەڵەبجە بەکار ئەهێنن وەک ئەزانین لە وڵاتانی دەرەوانێ زۆر ڕۆبەهەنار دێتە مارکێتەکان دێتە بازاڕەکان بەڵام تا چەند گرنگی بەوە ئەدەن کە ڕۆبەهەناری هەناری هەڵەبجە بەکار بێنرێت. ئەوەندە ئێمە بە دوواداچوونمان کردبێت باشترین ڕوبەهەنار ئەو ڕوبەهەنارەیە کە لە هەڵەبجە بەرهەمەهێنرێ لەبەرەوەی بە شێوەیەکی زۆر تەندروست و خاوێن بەرهەمهێنرێ و هیچ مەوادێکی تری بۆ ئیزافە ناکرێت لەبەرەوە ئەوەندەی کە ئێمە زانیاریمانە بێ خواستێکی زۆر باشی لەسرە. کاکستار برنجی ڕوبەهەناریش خۆشاگە بە ڕوبەهەناری هەڵەبجەوە بێەوە تام و بۆنیشی تایبەتترە. هەڵبات 3500 جوتیار کە کار دەکەن تەنها لە بەرهەمی هەنارە ژمارەیەکی گەورەیە بەڵام لە ڕابردوودا زۆر ڕەخنێ لەوە دەگیرا کە خەڵک جوتیار و کێڵگەکان یاخۆ کێڵگە و بەرهەمەکانی خۆیان بەجێ دێڵن و پابند دەبن بە دەوامێکی حکومیەوە. ئێستام 3500 کەسە ئەوەی کە دەوامی حکومی نییە دەتوانێت بە بەرهەمەکەی بژی دەتوانێت بەو بازرگانی و بەو کشت و کاڵە بژیت کە لە ئەنجامی بەرهەمەکانی دێتە ئاراوە. خۆی لە ڕاستیدا لەو باوەڕەدا نیم کە هەموو ئەو جوتیارانەی کە ئاماژەمان پێدا کە خەریکی بەرهەمێنانی هەنارن بتوانن بە باخە هەنارەکانیان بژین بەڵام بەشێکی زۆر لەوانە یا بەشێکی فراوان لەوانە سەرچاوی بژێویان تەنها باخە هەنارەکانیانە بەتایبەت ئەوانەی کە ڕوبەرێکی تۆزێ گەورەتریان لە بەردەسایە سەرچاوی ئاوی پێویست و زەوی بە پیتیان لە بەردەسایە بەڵێ بێگومان ئەتوانن باخە هەنارەکانیان بکەنە سەرچاوی بژێویان. بەڵێ کاکستارۆک و ئەزانین و باسمان لێوە کرد لە سنووری پارێزگای هەڵەبجە بەرهەمێکی زۆری هەنار هەیە بە هەنار بناوبانگە ساڵانە فێستیڤاڵی تایبەت بە هەنارەکرێت ئەم ساڵیژە و بینیمان فێستیڤالێکی فراوان کرا ژمارێکی زۆری خەڵک بەشداریان لە فێستیڤالەکە کرد بەڵام ئەمە بمانای ئەوە نایە کە کار نەکرێت بۆ ئەوەی کام بەرهەمی هەنار فراوانتر بکرێت کەواتە چی کراوە هەنگاونراوە بۆ ئەوەی کام زیاتر بەرهەمی هەنار فراوان بکرێت لە هەڵەبجە. من نازانم مەبەستی لە فراوانکردن چێ بەڵام مەبەستم ئەوەی بەرهەمەکە مەبەستم ئەوەی بەرهەمەکە زیاتر بێ کێڵگەکانی بەرهەمێنانی هەنار فراوان بکرێن پەرەی پێ بدرێت. خۆی لە ڕاستیدا لە سنووری پارێزگای هەڵەبجە خواستێکی زۆر گەورە هەیە لەسەر دروستکردن و زیادکردنی ڕوبەری هەنار و ئێمەش وەکو دامەزراوەی کشت و کاڵی لێرە مشەجعین بۆ ئەوەی کە ئەو خواستە پەرەی پێ بدرێ و لە ڕێگەی نەمامگەکانمانەوە باشترین جۆری نەمامی هەنار ساڵانە بەرهەمەهێنین کە ئەیدەین بە براژوتیارەکان بۆ ئەوی باخی هەنار دروستکەن و ئەو کەسانەی باخ دروستەکەن ئێمە مۆڵەتیان پێین وارووا هەوڵشمان داوە بۆ ئەوەی ئەو بەرهەمە هەنارەی کە دێتە بەرهەم هەم لە بازاڕەکانی کوردستان ساغ بکرێتەوە ئەو بەشەی تریشی کە زیاتر لە پێداویستی بڕاتە بازاڕەکانی عێراق و هەروەها لەگەڵ بازرگانانیش قسەمان کردووە کە ببرێتە ئەو هەنارە کە لە خواستی بازار ئەوانە زیاترە ببرێتە دەرەوە و ساڵی پار هەنگاوی یەکەم نێردراوە حکوومەتی هەرێم مشەجع و هاوکار بووە و ئومێد دەکەین ئەمساڵ هەنگاوی گەورەتر لەو بوارە بنرێ و وەکو ئاماژەشم پێدا ئێمە تەشجیعی و بەرهێنەرانمان کردووە کە ساردخانەی پێویست دروست بکە بۆ ئەوەی ئەو بڕەبەرهەمەی کە لە خواستی بازار زیاترە تەزەخم دروست نەکە لە وەرزەکانی تر یا لە مانگەکانی تر بە تەدریج بڕاتە بازارەوە لەو ساردخانانە هەڵبگیرێت. بەڵێ کاکستار باست لەوە کرد کە نەمامیان بۆ دابینەکەن خۆ تەنها دابینکردنی نەمام نییە جوتیاران هەمیشە گلەی ئەوەکەن کە پاڵپشتێکی تەواوەتی نییە بۆیان جگە لەوەی کە پاڵپشتی ساختنەوەی بەرهەمیشیان نییە
حکوومەت لە ڕێ وەزارەتی کشتتوکاڵەوە هەندێک هەنگاوە نێت بەڵام ئەوان بە زۆر و بە تەواوەتی نابینن. ئێوە جگەر لە دابینکردنی نەمام وەکو بەڕێبەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە چی هاوکاریکی ترتان هەیە لە تواناتانە بۆ جوتیارانی دابین بکەن؟ خۆی لە ڕاستیدا لە دوای ساڵی 2014 حکوومەتی هەرێم یا وەزارەتی کشتتوکاڵ نەیتوانیوە پێداویستیە سادەکانی جوتیاری ژوەکو پێویست دابین بکات چونکە هیچ بودجە و میزانەیەک لە بەردەستی ئەو وەزارەتە نەبووە تاوەکو بتوانێت ئەو پێداویستیانەی وەکو سەماد و قڕکەر و تۆی باوەڕپێکرا و ئامێرە کشتتوکاڵەکان و ئەوانە دابینکا بۆ جوتیاران تەنها لە 2014 تاوەکو 21 یەک جار پاڵپشتی کشتتوکاڵی بۆ وەزارەتی کشتتوکاڵ دابین کراوە تاوەکو بدرێ بە جوتیاران. بێگومان جوتیاران مافی خۆیانە ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە پێداویستەکانیان بۆ دابین بکەین بەڵام لە ڕووی ئەو پێداویستیانەی کە لە ڕووی ئیداریەوە ئەبێتە پاڵپشتێکی گەورە بۆ پارێزگاریکردن لە بەرهەمەکانیان وەکو قەدەغەکردنی هێنانی بەرهەمی بڵێن دەرەوە هەروەها بۆ ئەو وەکو کاراسانیکردن بۆ ناردنەدەرەوەی بەرهەمەکان و هەروەها تەشجیعکردنی کەتی تایبەت بۆ دروستکردنی ساردخانە ئەوانەمان کردووە بەڵام وەکو دابینکردنی پێداویستی کشتتوکاڵەکان ئەوە پێویستی بە بودجە و میزانەیە کە پێویستەکە حکوومەتی هەرێم ساڵانە بخاتە بەردەستی وەزارەتی کشتتوکاڵ تا بتوانێت پێداویستەکانی پێداویستی کشتتوکاڵەکان بۆ جوتیاران دابینکەن. بەڵێ کاکستار باست لە دابینکردنی ساردخانە و شوێنی گونجاو کرد بۆ هەڵگرتنی بەروبوومە کشتتوکاڵەکان ئەمە تا چەند یارمەتی دەر ئەبێ بۆ ئەوەی کام لە ڕێگەیەوە پەرە بدرێت بە بەروبوومە کشتتوکاڵەکان. تاپان یارمەتی دەرێکی زۆر گەورە بێت چکۆ ساڵانە یەکێ لە گرفتە سەرەکیەکانی خاوەن باخەکانی هەنار ئەوەیە کە لە یەک مانگا هەموو هەنار پێگات و ئەبێ هەمووشی بخرێتە بازارەوە لەو مانگا چکۆ ژینا خراپ ببێت. ئەوەش بێتە هۆکارێک بۆ ئەوەی هەنار نرخێکی باش نەکات و جوتیاران زەرمەند بن. ئەگەر ساردخانەی پێویست هەبێت بەشێکی زۆر لەو هەنارەی کە لە بازار خواسی لەسەر نێ لەوێ هەڵبگیرێ و دوایی بە تەدریج لە مانگەکانی کە بخرێتە بازارەوە هەم جوتیاران سوودمەندە بن و هەم بەردەوامیش هەناری کوردستان بۆ ماوەیەکی زۆر لە بازارەکانی کوردستانە ئەمێنێتەوە پێویستمان بە هێنانی هەناری دەرەوە نابێت. بەڵێ بەرهەمە کشتتوکاڵەکانی هەڵەبجە پێویستی بە ساردخانەی چۆنە ڕوبەری چۆن بێت چەند بێت بۆمان باس بکە. وەک ئاماژەم پێدا ینی ئینتاجی هەنار لە هەڵەبجە ساڵانە 30,000 تەن ئەبێت کە نزیکەی ڕەنگە 20 بۆ 25,000 تەنی هەنارێکی کوالیتی باش بێت کە بخرێتە بازارەوە و ڕەنگە خواستی بازار لە کاتی پێگەشتنی هەنارە کەمتر بێ لە ڕۆژانە کەمتر بێ لە بڵێن 200 یا 300 تەن هەنار بەڵام لەبەر ئەوەی کە تۆ ناچاری یەک فترەی زەمەنی دیاریکراوە هەیە کە ئەویش مانگێکە پێویستە ئەو 30,000 تەنە هەموو چارەنووسی لەو مانگای یەکلایی بکرێتەوە لەبەر ئەوە پێویستە ئەو ساردخانانە دراسی ئەلوەکان بکەن بزان خواستی ئەلوەکان چەنە بۆ ئەوەی ئەو بڕێ کە زیادە لەو ساردخانانە هەڵبگیرێت. بەڵێ کاکستار ئەم ساڵێکی زەحمەت بوو لە ڕووی وشکە ساڵیەوە چی ڕووپێویەکتان کردووە وەکو بەڕێوایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لەبارەی زەرەر و زیانەکانی وشکە ساڵی لەسەر جوتیاران و لەسەر کێڵگەکانیان لە دەڤەری خۆتان؟ ئێمە هەر لە سەرەتای دەرکەوتنی نیشانەکانی وشکە ساڵی ڕووپێویەکی زۆر بەرفراوانمان بۆ هەموو گوندەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کرد بۆ ئەوەی بڵێن دۆخی کانی و کارێزەکان بزانین چۆنە و راپۆرتێکی زۆر تێر و تەسەلمان ئامادە کرد کە ئاراستەی پارێزگاریشمان کرد و ئاراستەی بەڕێوەبەرایەتی ئاودێریشمان کرد بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت بە شێوەیەکی گشتی بەشی زۆری ئەو کانی و کارێزانەی کە ئەکەونە ناوچە شاخاوەکان یان ئاوەکانیان بە تەواوەتی وشکی کردووە یاخود بە شێوەیە کەم بووەتەوە جوتیاران ناتوان وەکو پێویست سوودی گەورەی لێ ببینن بۆ ئاودێری باخەکانیان و ئەو ڕووبەرە باخانەی کە ئەکەوێتە ئەو ناوچە شاخاوانە زیانێکی زۆر گەورەی پێگەشتووە کە بەشێکیان بە تەواوەتی وشک بوون و بەشێکیان تەنها ئەوەندە ئاودێری کراون کە باخەکانیان وشک دەبن بەڵام بەرهەمی پێویستیان نییە ئەمساڵ بیخەنە بازارەوە و ڕەنگە زیانی گەورەش لە باخەکانیان کەوتو بۆ ساڵانی ئایندە و ئەو منتیقانش کە ئەکەوێتە ناوچە دەشتایەکانی هەڵەبجەوە لەبەرەوەی سەرچاوی ئاوەکانیان زیاتر ئەتیمادیان لەسەر بیری قوڵ و هەندێک سەرچاوی ئاوی گەورە هەبووە لە سنووری پارێزگای هەڵەبجە لەگەڵەوەی ئاوەکەشی کەمی کردووە بەڵام مشکی نەکردووە ڕەنگە ئەوانە باخەکانیان تا ئاستێک ئەمساڵ دۆخی زۆر باشتر بێ
هەرچەندە شەپۆلێکی گەرماش لە وەرزی هاوین ڕووی کردە ئەم ناوچەیە ئەوەندەی تر بارگرانی بۆ خاوەن باخەکان و باخەکانی هەنار دروست کرد لە سنوورەی ئێمە. بەڵێ کاکستار ئەوە ڕەوشەکە بوو لە هاوین و لە وشکە ساڵەکەی ئەم ساڵدا و ئێستا سەرمایەکیش دەستی پێکردوە سەرمایە وەکو دەوتێ سەرمایەکی وشکە. ناوچەی ئێوەش ناوچەیەکی بەرزە شاخ و چیای زۆرە چی کاریگەرێکی دەبێت لەسەر بەرهەمە کوشت و کاڵەکان و لەسەر کێڵگەی جوتیاران ئەم سەرما وشکە. تا ئێستا ئەوەی کە دەرئەکەوێت زیانەکانی ئەم سەرمایە ینی ئەگەر بەردەوام بێت ڕەنگە لەسەر بەرهەمی ئەو باخە هەنارانە بێت کە هەنارەکانیان تا ئێستا لێ نەکراوەتەوە چونکە سەرما هۆکارێکە بۆ شەقبوون و لەتبوونی هەنارەکان ئەگەر ئەو دۆخە بەردەوام بێ یا پلەکانی گەرما چەند پلەیەکی تر دابەزن ڕەنگە زیانی گەورە بەو باخەنارانە بگەێنن بەڵام بەرهەمەکانی تر لەبەرەوەی کە ئێستا ئامادەکاری بۆ کرێوەکو بەرهەمی دانەوێڵە ئەوانە هێشتا هیچ زیانێکی نەگەیاندۆ بۆ بەرهەمانە. بەڵێ بەڕێز تار مەحمود بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەڵەبجە زۆر سپاس بۆ تۆ کە ئەم بەیانە لەگەڵمان بوویت. سپاس کاکستار. زۆر سپاس بۆ ئێوەش مەمنونین کە لەگەڵمان نابوو.